بەڕێزان نوێترین زانیاری ئەوەیە بەڕوان پێ بکە لە بۆم ئەوەم نییە بەڕێزێک نامەچر و ناسم دێنە شەو دەرێ لە سەری ڕەش و مەسیف درۆن هاتیە ئەمەش گوتمان بە دواتچوونمان کرد چکۆ خۆبەرانە کەم نییە وتیان بەخۆیان ماڵی وازانی چەند درۆنشیان هەیە درۆن بەسیتە لە هەشت شعبی بە 2 دەفتەر دەکردرێتەوە بۆ زانیاریت هەیە بە پێنجایە دووە بەهەرحاڵ کاتژمێر ڕووداوەکە چۆن بووە ئەو زانیارە لای من هەیە دێنە شەو 2-3 شەوی کوردستان کاتژمێر 3 لە درۆنەك زیاترە 2 یان 3 نازاندرێ هاتیتە سەر سەریڕەش و مەسیف تەقەی لێکرایە تەقەیانێکە دیان ماڵی بارزانی یان پاتی بڵێن زۆرە چەکەچیان هەیە هەندێک ئەڵێن لە ئیتالیا زۆرە چەکەچی زۆر پێشکەوتو نییە بەڵام وەسەتیشە درۆنی پێدەکەویتن و درۆنەکانی هاتیشە درۆنی گومانەکان بۆ ئەوە دەڕوا کە ئی هەشتی شعبیە نەوەک ئێران هەشتی شعبیە چەندە کرد و کوڕ باوکرد وەچی ئیسرائیل و ئەمریکایی بەڵام ئیتر درۆنی زۆر پێشکەوتو نەبووە یەکەچیان لە گوندی دۆمس لە نزیک گۆڕستانی شێخ ئەحمەد کەتیە یەکەچیان دەنگۆ هەیە ئەو زۆر دەقیق نییە لە مەسیف کەتیە لە شوێنێک کەریم سنجاری لێیان ناشتێ وتیان لەو نزیکانە کەتیە 2 درۆن دەنگۆ هەیە یەکێک 100% کەتیە ئەوە پارتیش بەخۆی لە دژە تیرۆریش باسی کرد و لە میندیاش لەولا لە ئەولا هەیە تەقوتۆقەشی زۆر کرایە کەتیە دوای ئەو وەفدێک لە سەری ڕەشەوە یان ئەوەتە لە ئاستی باڵای پاراستن و دژە تیرۆری خودی ماڵی بارزانی هاتیە درۆنەکانی هەرگرتی و بریتیە ئەو نوێترینە وەڵام ئەو ڕەوشە بە هیوای نێرە ڕابوەستی خەڵکی کوردستان توش ئەو شەڕ و شۆڕانە ناگری لەبەر ئەو لە بێ موچەی نیە ئەوەشی بێتە سەر بە هیوان کوردستان دووربی لە شەڕ